ڕۆژنیە ڤیددیۆی ناخەژێن لە بۆ ئێمە نێتن کە چۆن ئەو دایکانەی دایکە سەگ بێچووەکانیان نەبردرێ 2 مانگ 3 مانگ دایانبان تەنانەت دوێنێ شەو ئەوە هاات ئێستا من دادەنێم لە تانجەڕۆ کە لە دەرەوەی شارە ئەوەندە بێشەرەفن گروپەکەن کە سەرپەرشتی ئەو پرۆسەیە دەکەن لە بەلەدیە ئەڵێن لەیلە گوتیتیەوە ئایدی ئاکۆیە بەڵام من دێمە سەر لەیلەش لەیلە فەزاعەتی ناو بەلەدیەتانەوە بڵاو دەکەمەوە کە چۆن زەوی وزاری پاڤل دەباتن داگیر دەکات مەسوولەکان ئەتوو لە بەرامبەر ئەوە قەتع زەوی سلێمانی 15 قەتعی بە حکومی دەدەن ئاکۆ ئەتوو دز بووی دز حاکم کەمال 5 مانگ ئەتووی لە سخستە ژۆرێ ئەتوو ئەنگوو هەندێنە لە ژۆرێ بن نەک ئەوە سامان لار کەسێکی تۆ کارمەندێک بووی بەر لەوەی بەسای ئەو سەگان ئێستا سیارەت هەیە پاسەوانت هەیە خۆت لێ بوویتە ئەوە کوڕێشکەشان هەیە ناوی سیروانەکە ئەوە وێنەکان لێرەدا دەنینوە ئەوەی دوو منداڵی خۆی بردرا ژنی شکایەتی لێکردی هاتیە بەناو تووڕەی خۆیان ئەوانە بێغیرەتی خۆیان بێکەرامەتی خۆیان لەسەر ئەو سەگ و بێچوانەت تۆ ئەوە دەکەن بەناوی ئەوەی چییە وەڵا سەک لە ناو شاری سلێمانیەوە دەکەن ئەچن لە دەرەوەی شار ئەو ورچەی ئەوەی ورچەی کاکە دیاری بڕوا بکەم بردوبیان بە هەڕەشە هێنا فڕیاندا بەوە لە دەرەوەی شار لە دەرەوەی شار دوێنێ لە تانجەڕۆ چوونە دوو دایک 8 فەرخەیان بردیە لە تانجەڕۆیە هەمووتان دەزانن لە ژیانم 1 ساڵ زیاتر لەبەر ئەوانە دەپارڕێمەوە لە نەرم بوومە لە بەرامبەر سامان لە بەرامبەر ئاکۆ لە بەرامبەر ئەو سیروانش هەفتەکەی تر قسەم کردێک چاوی من نەرم بن ئێوە باوکن ئێوە خۆتان پێ موسڵمانە خۆتان پێ ئینسانە هەموو ڕۆژە ڤیددیۆیەک هەڕەشەم لێکردن لێتان دەدەم کورە ئابڕووتان دەبەم وعد بینیە مەلەفتان دەربینم وعد بی ئەزان بۆ هاوڕێیان کاکە ئەو کەلتورە قێزەوەنا کە تو دایک لە ئەوە دەکەی نیشانەوێت تۆ جانەوەری لە ناخدا تۆ هەستت نییە ئەزانن لە ئەوروپا فاشیزم ئێستا بەچ دەگوترێ بە هەموو ئەو سیستەم و خەڵکانەی کە ینی ڕێز لە خاوەن پێداویستی تایبەت ناگرن و ئازاری ئاژەڵان دەدەن سیستەمەکە وای گۆڕایە تۆ بە چه فەرقت هەیە لە نێوان جانەوەرێک کورە جانەوەر پڵنگ شێر باس هەر هەتا زجی تێدەبی دوای ئەوە دەست لە هیچ نادا ئەوە ئینسانە دەچیتن هەرچی بێتە پێش هەلۆ زەوق دەیکوژی ئازاری دەدا هەلۆ نیشانە شوێنی دەیان ئەوە کرایە کەر سەگ پشیلەک هەرچی ئاژەڵ هەیە ئینسان دەیداتە بەرێ ئەو بێشەرەفیە بە ناوی سەگ کۆکردنەوە بزانە چ فەزاعەتە ئەوە بووە کورە شەرمەزارن ئاکۆ سامانی شەڵتەر ئەوەش کە ژن و 2 منداڵیان لێ بردیە لە دەستی ئەوە بوون ئەوانە کە ببوون لە بڕی ئەوەی نمونەیەکی میهرەبانی پیشامدەن لە بڕی ئەوەی جوانیەک فرێدە لە ناو کۆمەلگا لە بڕی ئەوەی سەگ لە ئەوروپا بە 10 ملیۆن سەگ هەیە ئازاری ئینسان نادا لە هەولێر لەو شەڵتەرەی چەند 30,000 سەگ کەسێک بە تاقتەنێن دەستە ناویە سەگ بوونەوەرەی خوددایە دروست بووە باشە ئینسانە نازانی مام دەبڕۆ کەمێک خۆراکی بدێ کورە و ئینسانیەتان بەو گەرمایی 1 تۆز ئاوی بدەنێ خۆراکی بە چ بژی ئینسان ئەگە خۆراکی نەدرێتە چێ دەگا دزی لە برای خۆی دەکەن لە ماڵ و منداڵی خۆی دەکا دەکوژیتن هەر 1 جملە دەزان پڕمان دەداتێ بیبە لە 2000 دیناری دەیان چیرۆک و ناخەژێن دەمەکە من ئەو بڕوان پێ بکە ئەو قوبات تاڵەوان لە ژیانم تەکلیفم لە هیچ شتێک نەکردی بەس هجوم کردینە سەریان پێرێ هەفتەکەی تر پێم قوبات تۆ ئاژەڵ دۆسی بەخۆ بە پاڤلی وایە لە بەریتانیا ئێستا سەجی هەیە و لە بەریتانیا پشیریانە کاچ خۆم ئاوڕێک لەوە بگە وتی ئەزانم لە شەڵتەرەکە بەس چ دەکەی قوبات چ دەکەی 3 ساڵە بە هەزاران سەجیان هەموو ڕۆژە 15-20 سەگ دەگرن بە بێچەوە بڕۆ ئەگە 500 سەجی تێدابێ هەمویان لە ناو دەبن ئەو بێ شەرەفیەی ڕاگرن بڕوا بکە لە پاڤل تاڵەبانیەوە یعنی زۆر تووڕەم لەسەر ئەو مەسەلەیە وعد بی سەڵ لە هیچتان نەکەمەوە ئەزانن بۆ لە هەولێریش هەندە شت کراوە بەس کاکە بەجددی من هەم بە دواتچوون دەکەم لە هەولێرش هەیە خەڵکەکە بەگشتی هوشیاری کۆمەڵایەتی کەمە
بەس شەڵتەرەکەی هەولێر قیاسم بە سلێمانی باشترە بە زێندر نییە دۆزەخێکیان دروست کردی ئامادە نین من نازانم هەمووتان دەڵێ کورە بابەوە ئینسان لە برسان دەمری کاکە لەبەر ئەوەی ئاژەڵ دۆست نین هەموو ئەو سیستەمانەی ئاژەڵ دۆستن مرۆڤ دۆست یعنی تەکنیکەی یەکن کۆمەڵک جانەوەر پەیدا بوونە بەس بیدە خۆیان دەکەنەوە وعدبی لەیلا سەڵە و دزی و گەندەڵیانە و حتا هەر مەسەلەیەک بە ئەخلاقیش بێتن ئەمن لەسەرت بڵاوکەمەوە کە من دەستم نەبردیە ئەو ئەزیەتەی ئەو هەموو دایک و سەگا بێچوانە نەکەن ڕۆژانە نەنێرن چەند جارە پێتانم گوتێ بەدەنگ سوێنتان خواردی کە ئێمە ئەنگۆشتی وان ناکەن کەتی بەردەوام دێت باشە ئەمە ڕۆژانی داهاتوو لە دەستمانە یاکە بۆ زانیاری هەموو لایەک من ئەم دایکە هەموو ڕۆژە خواردنم بۆ برد بەچکەکانیان بردووە دایکەکەیان بەجێهێشتووە دوو دانن ئەمە یەشیشانە بەچکەکانیان برۆ برادەرەوی لە بەیانیەوە قروسکێنێ ئەستا چون بۆ لایەوی تر ئەمەشەوی تریانە ئەمی چوار پێنج بەچکەی هەبووە چون بەچکەکانیان بردووە دایکەکەیان بەجێهێشتووە جا ئەم دوو دایکە بەچکەکانیان تێکەڵە دایمە بەیەکەون زۆر فەقیریشنەوە نەبێ بڵێ بەلاماری کەس بەنەمە دەرەوەی شاریشە بۆی کە بزانن کە ئیشەکانی ئەمانە ئاوایە بەچکە بن دایک نابن دایکە بن بەچکە نابن من بە تاوانێکی گەورەیە زانم بۆی خەڵک کە بزانێت کە ئەمانە ئیشەکانیان چۆنە ئەو تاوانی چییە تۆ بەچکەکانی بەری لە بەیانیەوە قروسکێنە دوو دانن هەردووچیان هاواریان لێ بەرز بۆتەوە هەرە قروسکێنە